بسم الله الرحمن الرحيم. ئێمە لێرەوە ئەمانەوێت کە پەیامێک بە خەڵکی کوردستان ڕابگەێنین. پێویستە ئێمە دیفاع و بەرگری لە خاک و نیشتیمانی خۆمان بکەین، بەرگری لە خەڵکی خۆمان بکەین و ئێمە دڵمان ژانەکە هەر کەسێک، هەر مسلمانێک یا هەر ئینسانێک لە هەر کوێیەکی دنیادا بەبێ تاوان بکوژرێ. ئێمە لەگەڵ کوشتن و لەگەڵ سەربڕین و لەگەڵ بەبێ تاوان کوشتنی هیچ کەسێک دانین و ئیسلامیش لەگەڵ ئەوانە. بەڵام کاتێکەوە لە کوردستانە بە تایبەتی لە کوردستانی باشوورە وڵاتی تورکیا دەستدرێژیە کاتە سەر خاکمان، ئەکاتە سەر خەڵکمان، خاکمان داگیرەکە و خەڵکمان ئەکوژێ، پێویستە خەڵکی کوردستان بێنە دەنگ و پێویستە ئێمە بەرگری لە خاکمان بکەین، بەرگری لەم نیشتیمانە بکەین کەوا ئێمەی لەسەرین، بەرگری لە وڵاتمان بکەین. بۆ نمونە ئەگەر لە ببینین لە کوردستان ئەماوەیە پێش ئێستا چەند هەفتەیەک بەر لە ئێستا کاتێکەوە مورسی ئەکوژرێ لە میسرا، خەڵکی کوردستان و زۆرێک لە مامۆسایانی ئاینی هاتنە دەنگ لەسەر مورسیکەوە مورسی بە بێتاوان کوژراوە. بەڕێزم ئێمە ڕۆژانە لە هەرێمی کوردستانە ڕۆژانە مورسیمان ئەکوژرێ، ڕۆژانە خەڵکمان ئەکوژرێ، ڕۆژانە خەڵمان بە بێتاوان ئەکوژرێ. مورسی مسلمانێک بۆ کوژرا خەڵکاتە دەنگ لەسەری، ئەی لەسەر ئەو هەموو کوشتن و بڕینەی کوردستان بۆ نایانە دەنگ، لەسەر ئەم دەستدرێژیکردنەی ئەردۆگان بۆ نایانە دەنگ. بەڕاستی ئەوەی کە دیفاع لە ئەردۆغانەکە و دیفاع لە داگیریەکەی ئەردۆغانەکە بەرپرسیارە ناوی ئەڕاتە زەبڵدانی مێژووەوە. حکمی ئەردۆغان کە بە خەڵکی بە بێتاوان ئەکوژێ بە گوێرەی شەریعەتی ئیسلام، بە گوێرەی دەقی قورئانی پیرۆز، ئەردۆغان کەسێکی مەلعونە و غەزەبی خوا و خۆشموقینی خوای بەسەردا ئەبارێ. ئەردۆغان چون خەڵکی بێتاوان ئەکوژێ، خەڵکی ئێمە مسلمانن، بە بێتاوان ئەیکوژێ و دیشەڕ ینی هەڕەشەی کوشتنیشمان لێیەکە. بەڕاستی ئەردۆغان بە گوێرەی دەقی قورئانی پیرۆز ئەردۆغان کەسێکی مەلعونە و جێگای جەهەنەمە لە قیامەتە. جەهەنەم بەم جۆرە کەسانە هەیە و ئەوەیشی دیفاعی لێیەکە، ئەوەیشی بەرگری لە ئەردۆغانەکە گەوایە کەسێکی مسلمانە، کەسێکی ئیخوان المسلیمین، ئەوە شتێکی حاژاڵ نەگرە. ئیخوانەکانی کوردستان بەرگری لێ یەکەن، چۆن بەرگریان لە مورسیە کرد، بەرگری لە ئەردۆغانی شەکەن. لە کاتێکە ئەردۆغان خەڵکی بە ناحەقی باشووری کوردستان ئەکوژێ، بۆ باسی ئەوێ ناکەن، بۆ باسی ئەم داگیرکاریە ناکەن. خەڵکی بە شەرەف، خۆشەویستان، گەنج و خوێنگەرمەکان، مامۆسایانی بەڕێز، مامۆسایانی ئاینی، ئەوانەی خەڵتان گوێتان لێ ئەگرێ لەسەر ئەم داگیرکاریەی دەوڵەتی تورک بێنە دەنگ، بێینە دەست. ئەگەر وانە بین خاکەکەمان داگیرەکەن، باوەڕ بکەن مناڵی بێشکەکەمان ئەکوژێ.